بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەوەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕوویدا هەڵبژاردننی سەرۆک و دووجێگرەکەی و کورد بە تایبەت پێویستی بەچیە بە تایبەت هەڵبژاردننی سەر کۆمارمان لە پێشە هەڵبژاردننی کابینە وزارەکەمان لە پێشە گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مازن غەریب ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک مازن سڵاو لێ بێم کاتت باش سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. ئەمە یەکەم بەشداریکردنی بەڕێستانە لە بەرنامەی پرسی ڕۆژ وەک ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم بە هیوای وەیەم 4 ساڵە لە پەیوەندی باش و بەردەوامدا بین بەشداربی لەگەڵمان. ئەوەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕوویدا چی بوو؟ بۆمان باس بکە و دوو ڕۆژە ینی ئەو ململانێ و ناکۆکیانەی کە ڕوویدا چی بوو؟ زۆر سپاس بە ناوی خوای گەورەی میهرەبانەوە. سەرەتا سەری ساڵی تازە لە هەموو هاوڵاتیانی عێراق و کوردستان و کەرکووک پیرۆزەکەم. ئینشاڵڵا بێتە ساڵی نوێ، ساڵی خۆشی و تەبایی لە بین گەلی کووردە. هیوا خوازم ئەوانەی لە ڕابردوو بووە جارێتر دووبارە نەبێتەوە. بەڕاستی ئەم دوو ڕۆژی ڕابردوو بەڕاستی لای هەمووان ناخۆش بوو کە بۆ جێگری دووەمی پەرلەمانی عێراق ئەوەی وا ڕوویدا بەڵام هیواخوازم لایەنە سیاسیەکان، سەرکردایەتی حزبە سیاسەکان بەخۆیان نابستنەوە. بەڕاستی بەخۆیان نەچوونەوە چییە؟ بەڕاستی وا بکەن وەکو هێزی سونیەکان و هێزی شیعەکان بتوانن لەسەر یەک مێز گفتوگۆ بکەن، پاشان بڕیار بنێرنە خوارەوە بۆ یەکلاکردنەوەی کاندیدەکان. ئێمە بەڕاستی لە دوو ڕۆژی ڕابردووە زۆر ناخۆش بوو بۆ لای ئێمە بۆی هەموو هاوڵاتیانی و بینەران بزانن کە یەکەم ڕۆژی کە بستنووی مانگەکە دوای ئەوەی کەوە پێشەوەی سوێندی یاسایی بخۆین، سەرەتا لە کاتژمێردا فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە فراکسیۆنی پارتی یەکێتی کوردستان ئێمە خۆتان دەزانن لە ناو بینایی پەرلەمانە هەر لە ناو یەکین، بەس پەیژەیەکمان لە بینایە ئەوە نزیکەکین. یعنی هیوا خوازم ئەو نزیکی بیناکانمان و ژوورەکانمان زۆر لەوە نزیکتر بێتە یەک مێزی گفتوگۆ بۆی بتوانین هەموو بڕیارەکان بە یەکەوە دەرکەن بۆ بەرژەوەندی میلەتی کورد و بە تایبەتی کەرکووکش. بۆیە من باسی ئەواکەم ئەوەی کەوا ڕوویدا لەسەر بڕیاری جەنابی کاک پاڤڵ لە سەرەتای ڕۆژ کە پێشەوە بچینە ژووری هۆڵی پەرلەمان بۆ سوێن خواردنی یاسایی و دەنگدان لەسەر سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکەی. ئێمە زۆر متەفائل بووین کەوا و یەکێتیش بۆ نیازپاکی بەڕاستی هیچ کاندیدێکی نەبوو، هیچ بەربژێرێکی نەبوو بۆ ئەو پۆستە و هەمووش ڕایوەکەوا بوو کەوا دەنگ بدرێ بە بەڕێز کاک شاخەوان عەبدوڵڵا. پاشان دوایەوە تر ئەوەی ڕوویدا لەسەر ڕاگەیاندنەوەی جەنابی کاک مەسعود واتە کاک مازن شەکان گۆڕان بەر لە ڕاگەیاندنەوەکە گۆڕان بەر لە ڕاگەیاندنەوەکە بێ وترا بوو کە دەنگ بە دکتۆر شاخەوان دەن وەکو ڕاستەوخۆ نا، بەڵام ئێمە خۆتەزانی بەڕێزم جەنابی سەرۆکی فراکسیۆنمان هەیە کاک هەرێمی کەماڵاغا، ئەو هەرخۆی بڕیارەکان بۆ ئەو دێ ئەو وتی لەسەر بڕیاری جەنابی سەرۆک پاڤڵ و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاندیدێکمان نابێ بۆ پۆستە. دوای ئەوەش بۆ نیازپاکی ینی ئێمە بڕیار لەسەر کاک شاخەوان دەدەین بۆ نمونە، ینی بێگومان لەبەرەوەی ئێمە دوای تا مانگێکی تر هەڵبژاردننی سەرۆک کۆمەرمان هەیە لە ناو ئەم هۆڵی پەرلەمانی عێراقا، ئەوەش بۆ نیازپاکی و بۆ برایانی پارتی یەکێتی کوردستان. بەڵام ئیتر ئەوەی بوو پاشان خۆتان دەزانن دوای دوو خول نەیانتوانی هیچ یەکێک لە کاندیدەکان بتوانن شانسی ئەویان هەبێ من بە جێگری سەرۆکی پەرلەمان جێگری دووەم بۆ ڕۆژی دووەم
وەختێکی باش بوو کە مفاوەزات هەیە بکرێ و گفتوگۆ بکرێ لەسەرەوەی ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە و پاشان بۆ بەرچاوڕوونی هەموو بینەران و خۆشەویستان پێش ئەوەی خولەکە دەست پێ بکە خولی سێم لەسەر بڕیاری جەنابی کاک سەرۆک پاڤڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی فراکوسۆن بڕیارمان بۆ هاتکەوە ئێمە دەنگ بە کاک فەراد ئەتروشی بدەین. باشە دواتر باسێک لەواکەین بەڵام پێم خۆشە بزانم پەرلەمانتارە شیعە سوننەکان چیان پێوتن ئاو کاتێک کە کێبڕکێ بوو دوو گەڕ دەنگدان کرا و کەسیان دەرنەچوون و ئەنی چیان پێوتن تالیقیان لێ نادان بڵێ لە بینی خۆتانە بۆ ڕێک ناکەون یان چیانەوت؟ برای بەڕێزم خۆت زانی زۆر ناخۆشە یعنی تو وەرە هێز و لایەنە سیاسیەکان 24 کاتژمێر پێشەوەی دەنگدان لەسەری سەرۆکی پەرلەمان بێ لە نێوان خۆیانە بە جددی یەکلایی کرایەوە زۆربەی لایەنە سونیەکان کەوا لەسەر یەک مێزی گفتوگۆ دابنیشتو بوون شخصێکیان دەستنیشان کرد ئەوەش بەڕێز هەیبەت حەلبوسی بوو دیار بوو کۆتایی هاتوبوو حەسم کرابوو پاشان بۆ جێگیری یەکەم بەڕێز جەناب عەدنان فەیحان ئەوش یەکلایی کرایەوە بەڕاستی ینی هەموو هێزە شیعەکان بە زۆرینە و زۆربەی ئەو برایانی کەوا ناو ئەو براندان پەرلەمانە دیار بوو بابەتەکە یەکلایی کرابووە بەڵام ئێمە بەڕاستن جێگای داخە بۆ جێگیری دووەم ئێمە لەو وەزعەیە بووین بۆ هەموو لایەکمان ناخۆش بوو چونکە بەڕاستی بابەتی پەرلەمانی عێراق بابەتی نەتەوەکان بابەتی ئەو هەموو هێزە لایەنەکەوە بەرامبەرتن تو نەتوانی کاندیدێک بۆ بەڕێستان ینی بەرچاوڕوونی بەڕێستان هەردوو کاندیدەکەش کورد بوون یانی ئەو نەبوو یعنی وای لێ هاتبوو نەتوانی ینی هیچ لایەک یەکلایی بکرێتەوە بۆی شانسییان هەبێ بێ بە جێگری دووەم بۆیە سپاس بۆخوا بۆ دواتر بۆ ڕۆژی دووەم توانرا ینی گفتوگۆیەکی چڕ بکرێ ئەم بابەتە کۆتایی پێ بێ هیوا ئاخوازم بۆ بابەتی سەرۆکی جمهوریە و ینی بابەتی سەرۆکی وزەراش دەوڵەت ڕئیس وزەرا ئەوش کۆتایی پێ بێ ئینشاءالله. باشە کاک مازن پێ دوایە دەرز وەرگیراوە لەوەی کە لە دوو سێ ڕۆژی ڕابردووە ڕوویدا ئەم پرسە مەسەلەی سەر و کۆمار وای لێ نەکرێ پێشتر ڕێکەوتن بکرێ؟ عەفوەن دووبارەکەیتەوە دەڵێم ئەوەی لە دوو سێ ڕۆژی ڕابردوو ڕوویدا پێ دوایە بوو بێ بە دەرسێک ئەزمون کرابێ بۆی کە لە مەسەلەی سەر و کۆمارە ئەمە دووبارە نەبێتەوە لاڵبژاردننی سەر و کۆمارە. وەڵڵاهی واخوازم بەڕێزەکەم خۆش شانەزانن لە دوو سێ دەورەی ڕابردووش هەمان کێشە بۆ بابەتی سەرۆکی کۆمار دروست بووە ئێمە هەموو لایەنە شیعەکانش بۆی بزانن زۆربەی لایەنە سونیەکانش ئەزانن کەوە ئەم پۆستە پۆستی نەتەوەی کوردە و لە ناو کورشە پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام بەداخەوە ئەوە لە دووسێ دەورەی ڕابردووە چەند کاندیدێک هەبووە و گیر و گرفت لە دەستنیشانکردنی کاندیدێکی بەهێز هەبووە هەن هیواخوازم ئەم ماوەی کەوا لە بەردەستمانە بۆ نمونە تا سێ ڕۆژی تر دەرەکەوێ ئەگەر کێ کاندیدی هەبێت چ لایەنێک کاندیدی هەبێ ئەگەر هاتوو برایانی پارتی دیموکراتی کوردستان کاندیدیان هەبوو بۆم پۆستە بەڕاستی هەمیسانەکەوین و ناو ئەم کێشە و گرفت و باشە ململانەیەوە کەوا دوو ڕۆژی ڕابردوو دروست بوو. ئەوەیەوە بیزانن لە با بڵێن لە بەغدان ئەم سێ چوار ڕۆژە پەرلەمانتارەکانیان دەبینن هەڵبەتە کاندیدیان هەیە پارتی دیموکراتی کوردستان کاندیدی هەیە؟ وەڵڵاهی هیچ شتێک دیار نەبوو بەڕاستی ئەوەی با بزانین چونکە ئەم دوو سێ ڕۆژە ئەوەی ئێمە لە واقعەکەیە بووین لە ناو هۆڵی پەرلەمانە هیچ باسێکی بابەتی سەرۆکی کۆمار ناکرا چونکە هەمووان مەشغوڵ بووین بۆی بتوانین جێگری دووەم یەکلایی بکەینەوە
باشە بە سپاس بۆخوا ئەوەش ڕای کرا. باشە کاک مازن کە جێگیری دۆم یەکلا بۆیەوە هەڵبەتە پەرلەمانتارەکانی پارتیشتان بینیوە چیان پێدەوتن ینی ڕێک لە دەست خۆشییان نەبوو پێزانینیان نەبوو بێگومان دوایەوەی کێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا دەنگ بەو کاندیدە بدا ئەنی معادلەکە فەرقی کرد گۆڕا بینیمان. بێگومان ئەو برایانی کەوا لەوێ بوون کاک فەرات تروشی و کاک بەنگێن ڕێکانی برادەی وەزیری بەنگێن ڕێکانی بەنگین ڕێکانی ئەوەش دەستخۆشی لە هەموو فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان و ماعەداوانیشکەوانی زۆربەی لە ئەندام پەرلەمانەکانی پارتیمکانی کوردستان کەوا ئێمە ناو هۆڵەکەیە بووین سوپاسی و پێزانیان هەبوو ئەمە شتێ باشە ینی هیوا خوازم بتوانین لەمە دووە ڕاستە ئەوان هێزێک و لایەنێکی ترن لە نەتەوەی کورد بەڵام هیوا ئەخوازین ببینە یەک تیم لە بەغا ببینە یەک گروپ بۆی بتوانین خزمەت بە هەرێمی کوردستان و نەتەوەکەمان و کەرکوو بکەین چونکە من بۆ بەرچاوڕوونی یەکەم ڕۆژی بابەتەکەکەوە پێشەوەی سوێندی یاسایی بخۆین جەنابی کاک شاخەوان عەبدوڵڵا و کاک فەرات ئەتروشی و خات و ئامینە هاتن سەردانی فراکسیۆنی نیشتیمانی کورد لە دوای مقابلەکەی کاکەریم کەمالاقەکەوە نیازپاکی پێشاندا هاتن بۆ دەستخۆشی گفتوگۆیەکی زۆر باشمان کرد من یەکێک لەو بابەتانی کەوە لە ناو کۆبنەوەکە و دانیشتنەکەیە باسم کرد ئەوە بوو بەڕاستی ڕاستە هەرێمی کوردستان هەنێک لە کێش و گرفتەکانی بابەتی موچە و بابەتی نەوت و غاز و ئانەماوە بەڵام ئێمە شتێک زۆر گرنگ هەیە لێرە ئەوەش کەرکووک و ناوچە کوردستانەکانیان ئەمانە ینی بەڕاستی پێویستەکە لەگەڵ برایانی پارتی و هەموو لایەنەکانی تری ناو پەرلەمان کەوا لە عێراق کورسیان هەیە پێویستەکە بە یەک تیم بتوانین ئەم کێشە و گرفتانی کەوا لە کەرکووک و ناوچە کوردستانەکان دروستە بێ بابەتی زەویزار سوپاس بۆخوا ئەوانە شتێ پەڕیوە بەڵام ئەمەلی جێبەجێکردنەکەی ماوە ئەمانە هەمووی کێشە و گرفتی بەدواوە بێ من زۆر جارەڵێم کەرکووک بابەتی ینی ڕۆژان جاری وایە لە مانگێکە کێشە ڕووی کێیەکە هەمووی پەیوەستە بە دەستور و بە قەوانینی عێراقی و بە بەغاوە ئێمە زۆر زەرورە ئەم بابەتانە لەم شۆنە وەکو برا وەکو نەتەوە وەکو کەرکوو وەکو کوردستان وەکو هەموو هێزلایەنە سیاسەکانی کورد بتوانین یەک بیر و ڕامان هەبێ بۆ چارەسەرکردنی باشە کاک مازن دەڵێن ئەو کەسە هەیبەت حەلبوسی کە ئێستا سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێن کە ئەندامی پەرلەمان و لە خولی پێشودا دەڵێن زۆر تون بووە لە مەسەلەی بەرامبەر بە کورد شتی وایە ئەو مەسەلەی کەرکووک بە تایبەت بەرامبەر کورد بەڵێ دەڵێن بەرامبەر بە کورد مەسەلەی ئەو پرۆژە یاسایی کە دواتر بوو بە یاسا و دەنگی لەسەر درات سەبارەت بە گەڕانەوەی زەویەکانی زەوی بۆ خاوەنە ڕەسەنەکانیان با نەڵێن زەوی کورد چونکەی تورکمانیشی تێدا بوو ئەنی دەڵێن 9% هەر تون بووە هەمیشە شتی وایە شتیواتەم بیستوەیەوە بەڕێزەکەم ئێمە باش شتێکمان لەبیر نەچێ ئەو یەکێکە لە سەرکردەکانی حزبی تەقەدوم و هێزێکی عەرەبی سوننەیە پەیوەستە بە نەتەوەکەی و بە خاکەکەیەوە و سێ ئەندام ئێستا هەر لەم خولەیە سێ ئەندامی پەرلەمانی کەرکووک هەر لە ناو ئەو حزبایە کەوا ئەو سەرۆکایەتی پەرلەمانەکە و محەممەد حەلبوسی سەرۆکایەتی و حیزباکە یعنی تو بتەوێ بە گوڵ پێشوازی لێ بکە تۆ بتەوێ بە قسەی خۆش بڕیارەکانی کەوا پەیوەستە بە کورد و بە زەویزاری کوردەوە پێشوازی لێ بکە ئەوە هەرگیز ڕوو نادا ئەو ئێوێ جمهور بۆ خۆی ڕاکێشێ ئەو ئێوێ لایەنگری خۆی هەز بکە کە ئەم دیفاع لە قەوم و نەتەوە و خاکی خۆیەکە ئێمەش واین ئێمەش ئەو برانی لە ڕابردوو لە ناو پەرلەمانە بوون هەمووی دیفاعکەرێکی باش بوون لە بابەتی زەویزار لە بابەتی ئەو مادەیانەی کەوا حزبی باسی هەڵوەشاوە وەختی خۆی داینابوو یەکێک لەوانە دکتۆر خالید ئەو وەفدەیانەی چێتی
ئەو با ئێمە با غەدر نەکەین ینی بابەتی هەموو فراکسیۆنە کوردیەکان دەورێکی باڵایان هەبوو لەم بابەتە ئەی ئێمەش خاوەن ئەو خاکەین و زمان و نەتەوەمان زیایە حتمما ئێمەش ڕق بووینە لەو بابەتەیە ئەمە سونەتی حیاتە تو بتەوێ یەکێک عەرزەکەت بۆ بگەڕێنێتەوە بە گوڵ پێشوازی لێ ناکە. زۆر باشە سپاس دەکەم کاک مازن غەریب ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ جەنابتان سپاس بۆ هەموو لایەک دەست خۆش زۆر سپاس.